بناوی خی بەخشندەی میهرەبان بینەرانی ئەزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سەلامی خی گەورەتان لەسەر بێ خۆشحاڵین لە دیمانەیەکی کورتە لە خزمەتی ئەوێ ئەزیز و خۆشەویستا بین لە پیشانگای کتێبی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە لە خزمەتی نووسەری شاری هەولێر ڕێزار جەنەبی مامۆستا شێخ ئەحمەد عەبدوڵڵا وەرتی دەبین بۆی کات تاوتێ و گەنگەشەی هێندێک باسی خواست سەبارەت بە نووسینەکانی جەنای مامۆستا و ڕۆڵ و کاریگەری نووسین لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆیە مامۆستا جان سەلامی خی گەورەت لەسەر بێ سەلامی خی گەورە لە هەموو خی گەورە زاتانداتەوە دەستان خۆشببی خی گەورە پاداشتاندەوە بۆ سازدانی ئەو دیدارەی کە سازتان کردو زۆر سپاس مامۆستای بەڕێزەگەر پێمان بڵێ هەر لە دەست پێکا بزانین پێناسەی جەنابتان لە بۆ کتێب چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين والله ما وصاي برز كتاب پێناسە و قسە و باسی زۆر لەسەر کراوە ماوەسایانی بەڕێز و خەڵکی شارەزا زۆر قسەیان لەسەر کردو دەنا من بەسەند قسەیەکی کورت چەند تشکێکی دەخەمە سەر دەتوانین بڵێن کتێب ئەو هاوڕێیە کە هەمیشە لەگەڵتدا وەکو دەڵ خێر الجەلیسە باشترین هاودەمە لەگەڵ ئینساندا کە باشترین هاودەمبی باشترین هاوڕێبی هاوڕێی باش چۆنە سیفاتی چۆنە کتێبیش ئەوە بۆ نمونە لە خراپە دەجێڕێتەوە من دڵت خۆش دەکا لە کاتی ناڕەحەتیەکاندا دڵدانەوەیە بەڕاستی زانیاریت زیاد دەکا یعنی شتی بەرەوشتی چاکت دەبا لە شتی خراپ دەجێڕێتەوە بەڕاستی کتێب ئەو شتەیە کە خەڵک لە جەهل و نەفامی ڕزگار دەکات کۆمەلگا بەرەو پێش دەبات هەم پێگەیشتنی تاچی پێدەگەێنیت و هەم کۆمەلگاش ڕۆشنبیر دەکات و پێدەگەێنیت کەواتە کاریگەری کتێب زۆرە لەسەر مرۆڤ و لەسەر تاک و لەسەر کۆمەلگا و لەسەر گەلەکان بەگشتی هەموو نەتەوەیەک هەر میلەتێک هەر کۆمەلگایەک کتێبی هاوڕێ بوو بیت خوێنەرێکی باش بووی بۆ کتێب حتمما ئەو کۆمەلگای ڕۆشنبیر بووە تێگەیشتوو بووە دوور بووە لە کێشە و گرفتەکانی ژیان ئەن کێشەی کەمتر بووە هەم لە بواری پێشکەوتنی مادی لە ڕووی پێشکەوتنی ڕۆحی لە ڕووی تەندروستی لە هەموو بارەکانی ژیان پێشکەوتوو بوو بڵێ مامۆستا لە ڕۆژگارێکە کتێب پێشەنگ بوو بەڵام لەم ڕۆیە کاڵ بۆتەوە دەکرێت پێم بڵێ ئمە چۆن بتوانین وا بکەین کە کتێب بکەینەوە پێشەنگ وەکو ئەوی کە لە پێشی هەبوو بەڵێ وەڵاهی بە زۆر شتان دەکرێت بە زۆر شت دەکرێت ئێستا هەوڵی بۆ بدرێت یەک لەوانە خەڵک ئەو وعیەی بۆ دروستبی بە گشتی ڕوو بکاتەوە خوێندنەوە ئەو وعیە لە لای تاک و خەڵک دروست بێت و هەروە ڕەخسانی جەوێکی واکە لەبار بێت بۆ خوێندنەوە خەڵک جەوێکی وا بڕخسێنیتەوە ئەوەش حتمما ینی بە هەوڵدان دەبێت و هەروەها کەمێک خەڵک لەو جەنجاڵی ژیان دوورکەوێتەوە ئێستا خەڵک زۆر سەرقاڵی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەنتەرنێت و ئەوانەیە پێت مامۆستا باسی تۆڕی کۆمەڵاتی کرد طبعا حتمما هەر ئەویشە بۆتەوەی کە ئەو کاڵ بێتەوە یعنی پێ دوایە تۆڕی کۆمەڵایەتی بتوانی شوێنی کتێب بگرێتەوە نەخێر هەرگیز ناتوانێت لەبەر ئەوەی تۆڕی کۆمەڵایەتیەکان گشتین ئینسان کە تەماشای ئەنی شتێک دەکا سایتێک دەکە هەزاران شتی تێدایە شەرنی هەمووی بەسوود بی ئەگەر یەک شتی بەسوودی تێدا بی سەڵی خراپی تێدا یان بەلای کەمی و تەرفی هاتە کات بەسەر بردنە گرتەی ڤیددیۆیە چیە بەڵام کتێب وانە کتێب هەموو چڕ بیتەوە لەسەر چاکەی ئەو شتێک کە لە کتێبدا دەخوێنەوە خاستەن بۆ لایانی جەستەیش کاریگەری زۆرانێ تۆڕی کۆمەڵاتی احتیمالە تەسیل لە چاوت بکات تەسیل لە مێشکت دەکا ئەنی ئاسوودەیت کەم نایڵێ بەڵام کتێب وانە کتێب ئینسان ئاسوودە دەکا وە پێویست کارە با دەبڕێ هەر سوودی لێ دەبینی یعنی هەر شتێک هەبی ئەو کتێب شتێکی بەردەستە بەڵام ئەنتەرنێت شتێکی کاتیە وە کەمیش خەڵکیش بەداخەوە کەم سوودی لە تۆڕە کۆمەڵاتیەکان دەبینی بەلایانی ئیجابیەوە بە زۆری بەلایانی سلبیەوە تەماشا دەکات بەڵام کتێب ناکرێت بە زۆری لایانی ئیجابی هەیە مدمین بوونمان تا ڕادێکی زۆر بەر تۆڕی کۆمەڵاتی بووە بە شێوەیەکی قسە دەکەین طبعا ینی پێمان بڵێت چۆن بتوانین دوورکەوینەوە لەوە تا بتوانین زیاتر لەگەڵ خوێندنەوە ئاشنا بین حتمما کاریگەری و ئیجابیاتی زیاتر لەوەی کە بەکاردێ لەم ڕۆیە والله حتمما یەکەم شت بە ئەنی وەرگرتنی وعیە خەڵک وعی بۆ پەیدا بێ شارەزاییانی ئەو هەستەی بۆ دروست بیت کە بزانی کاریگەری چەندە
وە کەسێکیش کە برا گەورەی هەبێت حتمما تاسیری هەیە مامۆستا تاسیر سەر قوتابی هەبێت و خەڵکەکەش وشیاری شخصیش زۆر گرنگە کە ئینسان بۆی ینی تێبگات بیر لێ بکاتەوە کە ئەو هەموو کاتە زۆرەی کە بە تۆڕە کۆمەڵایەتەکان دەیباتە سەری سوودی چەندە بەراوردی بکات بەراوردی بکات لەگەڵ خوێندنەوەی کتێبێکی ڕۆژێک لە ڕۆژان کتێبێکی بخوێنیتەوە دەزانی کە ئەو کتێب خوێندنەوەی بەقەت یەک مانجی تۆڕی کۆمەڵاتی زیاتر استیفادە لێ کرد ئەنی ئەو بەراوردانە بکات هەنی ئەو هەستە دەبی لەگەڵ لە لای شەخص دروست بێت مامۆستا ئەحمەد شێخ عەبدوڵاوەرتی پێمان بڵێ دەستپێکی دەستکردنت بە نووسین دەگەڕێتەوە کەی وە چۆن دەست پێ کرد وڵێ مامۆستای بەڕێز ئێمە کە هەر لە ناو فەقییان بووین هەر لە ناو فەقیاتیمان خوێندووە لە مەدرسەی حوزەی فەقییان بووینە هەر لەو کاتی دەستی نووسین و هەستی شعر و دەستی شعرمان هەبووە بەڵام کەمتر بەکارمان هێنا وەکو خاستەن بڵاوکردنەوە ینی نووسینی هەیتت شعر بابەت شعرم هەبوو بەس بڵاو نەکراوەت بەڵێ زیاتر لە کتابە منهەجیەکان هەندێک شعری پەروەردەوی ئەوانەمان هەیە لە ناو کتابەکان دوای ئینشاءڵڵا ئاماژەی پێ دەکەین بەڵام یەکەم بەرهەم کە ئەوە کرد ئەو کتابە بوو کە خەمبار مەبەوە لە بەردەستمانە خەمبار مەبە لە ساڵی 2007 دەستمان پێ کردووە و ئەنی بە بەرهەم گەیشتووە کە 4 جار چاپ کراوەتەوە یەکەم بەرهەمم ئەو بەرهەمەوە کە بەڕاستی ئەمن لە شتێکی گەورەوە دەستم پێ کرد زۆر کەسێ لە گچکەوە دەست پێ دەکات بەس ئیم لە گەورەوە دەست پێ کرد چکە کتێبێکی تۆزێک حەزمێکی قەبارەی گەورەوە هەم هەروەها نووسینەکانیشی توندانی تۆزێک دکتۆر ئاسقەڕێنی بۆ خۆی کەسێک بووە کەسێک شارەزا بۆ ئەدیب بووە باشە چۆن زۆر هەڵبژاردنەوە مساعد وەڵی خۆشویستنی کتێبەکەی هۆکار بوو یەکەم جار بەردەوە بەڕستان خوێندبووتانەوە کاریگەری هەبوو لەسەر خۆی خۆت بەڵێ کە چاوم پێکەوە تەماشام کرد بەڕاستی کاریگەری لەسەرم هەبوو دەستم پێ کرد ئەوە هۆکار بوو بەڵێ دواتر دوای ئەوەی کە خەمبار مەبە طبعاً هەردەمێ ئەوە لەسەر ئەوە بڵێم خەمبار مەبە کراوەتە چۆن دەڵێ کتابێکی دەنجی لە دەستگا ڕاگەاندنەکان بۆ نمونە ئێمە بەکارمان هێنەوە چەند جارێک دابەزیوە ینی ڕۆڵێ و کاریگەریشی زۆر باشی هەبووە بە تایبەتی لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆیە کە خەڵک بەمانای کەلیمە خەمبارە کێشە و گرفت و معناتەکان دەوری داون ئەو کتابە ئاسانکاریەک چۆن دەڵێ هەناسەیەکی وەبری هێنانەوە ینی بڕک سوکنایی بەخش بوویان مامۆستا دکتۆر عایف قەڕەنی بەڕاستی بە خۆی پێناسی کتابەکەی دەکا دەڵێ یەکەم کاریگەری لەسەر خۆم بۆ بەو کتێبە دەڵێ یەکەم جار بۆ خۆم نووسیم ئەو جار بۆ خەڵکی ئەنی بۆ خۆی چەند جار خوێنبینیتەوە دەڵێت چەند جار خوێنبیتمەوە سوودم لێ بینیوە ئەجا گرنگی کتابەکەی لەوەیدا کە بەڕاستی هەمووی مواساتە دڵدانەوەیە هەر لە سەرەتاوە بە ناوی هاواری خواوە دەست پێ دەکات و ئەنی گرنگی ئەو کتابی زۆر شتی تێدا یەک لەوانە ئەوەیە بابەتەکانی زۆر کورتن خوێنەر بێزار ناکە هەنی بابەت هەیە لاپەڕێکە دوو لاپەڕە سێ لاپەڕە لەوەی زیاتر نییە بە ئەو هەموو کتێبە ئەو هەموو بابەتە زۆری تێدا ئەو جا زۆر جۆرا و جۆرە یەک شت نییە باسی پندوانەی دکتۆران و زانایان و خەڵکی بیرمەردی کۆن و نوێ تێدا بەسەرهاتە ڕاستەقینەکان و دڵدانەوە و قسەی فەرموودە و ئاەت و شعر و زۆر شتی تێدا و بە ئەدەبیاتێکی زۆر چڕۆپڕ نووسراوە دکتۆر ئایسقەرن بەخۆی شاعری کەسێکی زۆر بەتوانە ئەمنیش بەڕاستی هەوڵم داوە کە ئەو کتێبەی کە بەخۆی نەثری عەرەبی ئەم زیاتر کردمەوە پەخشان شێوازی نووسینەکەش بە شێوەی پەخشان گەر ئەنی خوێنەر تەماشا بکات زیاتر ئەو شێوەم داوەتێ چەندە خەرجی وی تاوتاوی مامۆستا دەوری 8-9 مانگێک تا 11 مانگ ئەوە پێوە بوومە بەڵێ دوا بە دوای ئەوەی کە بەرهەمی خۆت دەبینی کاتێک کە تەماشا دەکەی دەنگدانەوە ڕنگدانەوەیکی هەیە چەندە دڵخۆشت دەکات بۆی کە چۆن دەڵێ منداڵێکت دەبێ کەسێک کە منداڵێکی زیاد دەبێت لە ماڵە دڵی پێخۆشە بێ ئەوەش منداڵێکی زیندووە هەتا دنیا مابێ دەمێنێ چەندە دڵت بۆی خۆشەکەیەوە ڕۆڵێکی ئەوە کاریگەرت هەیە لە کۆمەلگا بەجی تێشتون وەڵای مامۆستا گیان ئەمن ئەوەندەی کە چاوم لەوەیە کە لە لای خوای گەورەوە قبول بێ زۆر گوێم لە دەنگدانەوەی نەبووە مەبەستم هەر ئەوەیە متابعەشم نەکردو بڵێم بەڵام زیاتر ئومێدم بووە کە خوای گەورە لێمان قبول کات بەس ئەوەندە چونکە بەڕاستی هەتا وەخت کاتی خۆش سەرەتایەکەش سەڵات الاستیخارەم لەوانەیە کردبی دوعام کردبی کە خوای گەورە
ئەو شتە بەشی خوای پێوەنەبی نیکەم ئەوە کاریگەریەکەی لەبرەوە زیاد لەسەر بابەتە ڕۆشتین بەڵام هەم نووسەرەکە هەم وەرجێڕەکە چۆن دڵێ بە تەواوی خۆیان یەکلا کردوتە بۆش ئەوە کاریگەری هەبووە بە تەمای خوای دوا بە دوای ئەوە ڕۆژتە چر بابەتێک یان ئەو بەرهەمەیتر کە نووسیت کامانە بوون بەڵێ ماوەسای بەڕێز وەڵاهی ئەوە یەکەم وەکو کە کاریگەری لەسەر من هەبوو ئەو کتێبەم نووسی و ئەوم کرد ئەنوەرم جێڕا عەفوەن بەڵام دەمانتوانی نووسین زۆر بکەین شت زۆر بوو بابەت زۆر بوو بەڵام زیاتر پاشی ئەوەی ئەوەندەی کە باخم تا گرنگیم پێدابی زیاتر شتەکانی سنتەر و دەستگای نووری حکمەی بووە وەکو منهەج ئەوە کە ماوەستانی دەستگای نووری حکمە شتە بووە پیان سپاردمەوە داوایان لێ کردو ئەمیش لە خزمەتیان دابوویمە لەوەی دەستم پێ کردێ یعنی بەرهەمەکانی بەڕێستان دوای خەمبارمەبە ئەو بەرهەمانن کە وەکو منهەج لە دەستگا خوێندراون بەڵێ ئەمن تقریبا حتا حوت هەشت بەرهەمێکم هەیە بەو کتێبە شڕە غەیری بەرهەمێکی دیکەش کە لە خزمەت دابین کە دوای پرسیارمان لە کەچی بەرهەمێک تێ یەکەشیان کە لەسەر چەند حەرام کراوێک لە دیدی خەڵکدا بێ بایەخن ئەو یان زیاتر باسی حەرام و حەڵال ئەوانێ ئەگەر نە ئیدیکە زیاتر هەمووی منهەج بووە بە پلەبەندی ماسە باسی کە بوونمە دوا بە دوای ئەوە کامانە بوون ئەگەر منهەجەکانیش منەگە ناوەکانت لە یاد بێ مامۆستا بەڵێ دوای ئەوەی چەند جوزئێکمان لە قورئانی پیرۆز کرد مفردات وەکو مفرداتی قورئان تەرجمە کرد جانازم لە دەستگای ئێستا چاپکراوە یان نا 8 جوزئی ئەمن لەگەڵداوم لە خزمەتی دابووم دوای زیاتر ئەو بوو پاش ئەوەی مامۆستا 8 جوزەکە ینی چەند پەڕی بوون بۆن منیان مفردات بووم کەلیماتی قورئان ئەو زوو بوو بەڵام لەوانێت درەنگ چاپ کرا بێگەر چاویش کرابی بەڵام دوم بەرهەم کە چاپ کرا ئەو پەیڕۆی منداڵی موسڵمان بوو کە ئێستا لێرە وجودی هەیە بەڵێ پێڕۆی منداڵ موسڵمان کە بریتی بوو لە ئەوە 6 قۆناغ ئەوە هەر قۆناغێکی لێرە ئەوە 6 مەرحەلە ئەوە قۆناغی پێنجەم و سێم لێرە لەوانێت لێ هەبێت یەکەم و دووەم و سێم لە لای منە بەڵێ دووەم ئەوە کتێبێکی دیکەیە ئەوە پەروەردە و ڕێنوێنی ئەوە جیایە ئەوە جیاز بەڵێ لەگەڵ ئەوە شەر قۆناغە مامۆستا بەڵەوەش چوار قۆناغە و بەڵام ئەو پێڕۆی منداڵ موسڵمان مامۆستا ئەفستا پێڕەوی چۆن پەروەردەی ڕێنوێیی ئەوە قۆناغی یەکەمە ئەوە جیایە لەگەڵەوەی قەزدم بەس باسی ئەوەی مامۆستا ئێستا ئەوە وەکو قۆناغی یەکەم لێرە خوێندراوە هەموو قۆناغەکان خوێندراوە قەزدم ئەو یەکەم بەڵێ بەس ئەو تایبەتە بە قۆناغی یەکەم قۆناغی دومیش بە هەمان شێوە قۆناغی دوم تایبەت قۆناغی دووەم و سێمیش لەوانە لێرە بن چوار قۆناغەوە ڕاست ئەوە چەندەمە لە بەردەستی جەنابەت بەڵێ بەڵێ ئەو پلەبەندیانە لەسەر داواکاری بۆ نمونە برایانی سەنتەری حکمە بووە بۆی کە بکرێتە منهەج بەڕێستان بینوسن و بخوێندرێتەوە وایە بخوێندرێت لە دەستگای دەرسی بە قوتابیان دواتریش مافی ئەوەی هەبوو کە لە بازار بفرۆشێتەوە یان چۆن خەڵک ئیسفادە لێ بکە بەخۆی بەرهەمەکانی من ماشەڵڵا ینی کەم لۆ خۆم بووە ینی شتی ئەلحەمدوللا پەیوەندی بە مادیەوە نەبووە هەر بۆ زیاتر بۆ دەستگای خوای گەورە لێمان قبوڵکە ئامین ئەو کتابانە زیاتر خوێندنەوەی دەستگاشنە هەر مڵکایەتێکە و ئیسیفادەی ئەوش کە هەر بۆ کاری بانگەواز و خزمەتی موسڵمانان بەکاردێت ئەزرەکەی بۆ تۆ ئینشاءالله ئینشاءالله بێگەنە ئەوان بخوان تیادا حۆڕن مڵکەکە ئیوانە ینی دەستگای نووری حکمە دەیداتە چێ نایدەتە چێ بۆ خۆی چۆن ئیسفادە لێ دەکات هەر بۆ خزمەتی دەستگای بەکاردێنیتەوە بەڵێ دیزاینکردن و ئیدی داڕشتنەوە ئەوکان هەر هەمووی سنتەر دەیکا بەڵێ بەڵێ پێم بڵێ دوا بە دوای ئەوە بەرهەمی تری جەنایی مامۆستاوەرتی دوم بەرهەم بۆ گوتمان پەیڕۆی منداڵی موسڵمانە کە دوا بەرهەمەوە دوای ئەو خەمبارمە بە کە 6 قۆناغە بەڵێ سێ قۆناغ ئەنی چەند قۆناغێکی بۆ سەرەتاییە بۆ ئاستەکانی خوارەیە دوسێ قۆناغشی بۆ ئاستی نەوجەوانان و ئەوانە بوو تقریبا پاشی ئەوەی ئەو بەرهەمەشمان هەیە پەروەردە و ڕێنوێنی بەڵام جیاوازی ئەو دوو کتێبەی چ بوو ئەمە یەکەم جار ئەوە وەرجێڕان بوو تەرجمە بوو پەیڕەوەکە پەیڕۆی منداڵ موسڵمان بەڵام تەکلیفیان زۆر لەسەر بوو لەسەر دەستگا کە دەبوو مەسەفی هێتا نووسەر و ئەوانەشیاندابە لە سێر هەنگران ڕادەوەستا جا داوان لێکردم کە لە خزمەتیان دابم
ئەو کتابەی بۆ خۆمان چەند مفرداتێکیان دامێ کە لەسەر ئەو بابەتانە چەند شتێکی بنووسم. ئەمیش ئەوم گەڵاڵە کرد پەروەردە و ڕێنوێنی کە چوا قۆناغا ینی سەرەتایی دوای ئەو بەرهەمە بوو. مامۆستا نووسینی ئەو کتێبانە با بڵێم ینی اعتیمادە دەکردە سەرچی بۆی چۆن قۆناغەکان هەڵدەسەنگان کە ئاستیان چۆنە و چەندە تا بتوانانی لە ئاستی ئەوان شتەکان بنووسی بە گوێری قۆناغەکان. ئەو بابەتانەی کە بە مندرا لەسەری بنووسم سوودایان پێدەدای مامۆستا بەڵێ مسودایان پێدەدای بۆ منە بڵێ لە بواری عەقیدەی لە بواری پەروەردەی لە بواری تەفسیرە لە بواری حەدیثە لە بواری بابەتە فقهیەکانە کە پەیوەندی بە منداڵانەوە بی چەند مفرداتێکیان دامێ بۆ ئەوەی کەرشتی لەسەر بنووسن. هەڵبەتە ئەومان کە نوویسین ڕەچاوی ئاستی یەکەم و دووەم و سێم و چارەممان کرد بەپێی ئەوەی دوای ئەوەی ئەو کتابە پەروەردە و ڕێنووی بۆ نمونە چەند ماوەسایەک بینوێتی لە سلێمانی لە هەڵەبجە لە هەولێر بەلۆی لە چاپ بدێ خەڵکەشی بە پسپۆرت دوێتی دکتۆرە خەڵکی بە مستەوە پێداچوونەی بۆ کرا لە لێژنەوە پێداچوونەی بۆ کراوە ینی زۆر قۆناغی بڕیون هەتا ئەنی بەبەرهەم گەیشتوانی بە چاپ گەیشتووە. مامۆستا ئەو قۆناغانەی کە دەتان نووسی چەندی کات دەویست تا قۆناغێک تەواو دەبوو جا قۆناغەکەی تر دەنووسیان بەیەکەوە دەنووسین. کاتمان بۆ دانەدەنا زیاتر بەپێی پێویست بووە بەڵام الحەمدوللا کەمە دەستمان پێکرد جاروە بە تا 11 شەوی هەر خەریک بوویمە ڕۆژ ئەوەندی کاتم لەبەر دەستدا بی پێوە سەرقاڵ بووین الحەمدوللا. ئەو سەرچاوانەی کە سوود لێ دەبینی کامانەوەن زیاتر بەخۆی سەرچاوی ئەو پەروەردە و ڕێنوێنی یەکەم بەڕاستی قورئان بووە ینی قورئان گەورەترین سەرچاوەیە. ئەو جا فەرمودەکانی پێ صلی الله علیه وسلم شەرحی فەرمودەکان لە هەر جێشی جارەوە دوانە هەیە یەک فەرمودەی کورتی تێدا کە بوویتە ینی وانەکە هەموو لە دەوری ئەو فەرمودی دەخولێتەوە. ئەوە بووە وەک کتابی دیکەشە بۆ پەروەردەی و ئەوانە تەماشامان کردووە ینی مەجموعە کتێبێک بۆ بەڕاستی کە لێرە ئێستا لەوان دەرفەت نەبی لە بیر نەبی هەمویان بێڵە بەس بە شێوەیەکی گشتی تەماشام کردو تا لە مەسلەی هەندێک ئینتەرنێت و ئەوانە تەماشای هەندێک بابەتم کردو ئەوە سوودمان لێبینیوە الحەمدوللا. بەڵێ جگە لەو بەرنامانە یا لەو بابەتە منهەجیانە بەرهەمی ترت هەن یانەوتە بیرت لێ کردوتەوە لە کاتێکەکە ماشەڵڵا مادەم دەستێکی باشت هەیە لە نووسینە بیرت لەوە نەکردێتەوە تا بەردەوامی لەسەرەوەی بەرهەمی تازە و بەڵێ کتابێک کەشمان هەیە بەس نەهاتوو تێرە چە بچێ لە گوڵزاری ئەسباب النزول ئەسباب نزولەکانی قورئانەوەش هەر بۆ دەستگای بەرهەمی دەستگایە چە بچێک ینی بەشێکەیان بەڵێ ئەمە کتابێک هەیە الاستيعاب في بيان الأسباب 3 مجلدە بەڵێ فراوانە نووسینە یان وەرجێڕای وەرمجێڕا دەرمهێناوە دەر پوختم کردوتەوە. ئەو کتێبە زۆر هەموو جۆرەی تێدا بوو زەعیفی تێدا بوو هەتا مەوزوعی تێدا بوو صحیحە حەسەنە هەمووی نەوعێکی تێدا بوو. ئەم بەڕاستی ینی هەوڵدا بەس صحیح و حەسەنەکەم لە هێناوەتە دەر ئەو فەرمودانی صحیحن ئەوەی کە حەسەنە یان هەیە دووبارە بووە چەند جار دووبارە بیتەوە ئەو دووبارەم نەدەکردەوە بۆی پوخت بیتەوە لێ بە پوختی و کوشتراوی یانی گوشتەوە لێ ناوشمانێنە چە بچێ لە گوڵزاری ئەسباب النزول. بەڵێ ئەگەر هەر ئەوها بکەم پرسیارەکەی بۆ چوارچێوەی نووسینەکانی جەنابتان هەم لە چیایە هەم بە خۆت حەزت لێ لە کامە بوار زیاتر بنووسی؟ بەڵێ وەڵی زیاتر بە حەزی خۆم نەکردەوە تەنیا ئەو کتابە نەبی ئەو خەمبارمە بە ئەو زیاتر حەزی خۆم بووە ئەوزە منەوەسم ئەو ئیدی کە ئەنی وەکو لەسەر داوای ماوەسانی بەڕێز و ئەو برانەی دەستگای نووری حکمە شتی منهەجیم نووسیە زیاتر شتی پەروەردەیی بەڵێ ئاشتی پەروەردەی مانووسە هەتا ئەوەی کە پەیوەندی بە خوێندن و گوتیان لۆ خوێندنە لۆ دەستگا ئەوانەمان هیچ لەسەر کردیان. بەڵێ کەواتە بابەتەکانی بەڕێزت هەم وەرجێڕانە هەمیش دانانە بەس ئەمە ناومالێنە ئامادەکردن زۆر باشە. ئەوەش بپرسم لەوانەیە وەڵامەکەم وەرگرتی بێ لە سەرەتای بەرنامەکە بەڵام پێم بڵێ هاندەری سەرەکی بەڕێستان چ بوو بۆی کە دەست بە نووسین بکەیت؟ وەڵی مەوەسا هەندانەکە یەکەم
خۆشویستنی ئەو کتێبە بوو یەکەم جار کە ئەوە هاندەرم بوو دوای ئەوەی ئێمە لە حوزرەی زۆر بە نەحو سەرفەوە مادی بووین یەک لەو شتانەی کە کاتێکی دوور بووم لە هەندێک تەدریس و ئەوانە بواری تەدریسش نەبوو کە پێشا حوزری فەقیهانمان هەبوو ئەوە هۆکار بوو وتم ئەو نەحو سەرفەمان خوێند بە بەلاژ نەڕوە لە خزمەتی ئیسلامدا بەکاری بین ئەوەش وە دوای هەندێک برای دیکەش وەچی باسم کرد ئەو برانەی دەستگای نور حیکمە ئەوانە هاندەرمون کە ئەومانی پێم خۆشە شتێکش باسکەم کە بەڕاستی مامۆستا ئارامی گەڵاڵی پێم خۆش بوو ئاماژەشی بەو مامۆستا بەڕێزەی بکەم کە بەداخە وەختی یەکەم بەرهەمم کە ئەو کتابەم نووسی خەمبارمە بە دووەرم جێڕا عەفوەن مامۆستا ئارامی گەڵاڵی لە خزمەتی دابووم لێرەوە سڵام بۆ خی گەورە زیاداتەوە کەویش هاندەرێکم بووە زۆر هانی دام کوتی نووسینەکەت باشە و بەدڵی بوو هەتا چەند دێڕێکی نووسی بوو لە بیرم کرد کە بەڕاستی لە سەرەتای کتێب یەکەم بەرهەمم دای بنێم لە دەستم چوو نازانم لەکوێ لە دەستم چووە ینی نووسیوێتی پێم ناخۆشە فڵان کەس ناوی من دێنی کە بەردەوام نەبی لە نووسین قەت چاوەڕم نەدەکرد ئەو کتابە بۆ زمانە شیرنی وەربجێڕێت مامۆستا ئارامی گەڵاڵی ئەو کە بە خۆی کەسێکی ئەلحەمدولیلا بە مستەوە نووسەرێکی بەڕێزە لە کۆتایی پرسیاریەوە دەکەم مامۆستا پێم بڵێ بەڕێسان هەم وەکو نووسەر و هەمیش دەکرێ بڵێن خوێنەر ئەگەر بڵێ کەمیش دەخوێنمەوە لەبەرەی لە حوجرە و منهەجە دەخوێندرێەوە زۆرە ماشەڵڵا ڕۆڵ و کاریگەری و هەروەها دەوری خوێندنەوە چەندە و چۆنە حتمما مامۆستا خوێندنەوە هیچ شتێک جێ خوێندنەوە ناگرێتەوە پاشی عیبادەت لە ژیاندا چکە خوێندنەوە بەڕاستی خەڵکی ڕۆشن بیر دەکات خەڵکی تێدەگەین و پێی دەگەێنی هەم خەڵک لە ڕێگای خوێندنەوە پێ دەکات ینی کەسێک کە نەخوێندەوار بێت نەخوێنێتەوە کەسێکی مردووە حتمما و ینی گەل و وڵاتێک کە خوێندنەوەی تێدا بێت ئەهلی خوێندنەوە بێت بەڕاستی گەلێکی زیندووە گومان لەواندێنێک کە ڕۆڵی زۆرە خوێندنەوە بەڵام ئەمن وەکو یەک لە حەزم لە سەر زۆری خوێندنەوە هەیە مامۆستای بەڕێز خوێندنەوە ئەو کەسێک کتێب دەخوێنێتەوە ڕەچاوی جۆرەکەی بکە هەرچی کەوتە بەرچاوانی خۆی پێوەستە قاڵ نەکات چونکە ماشەڵڵا کتێب زۆرە ئەگەر هەموو عمری خۆتی بە قوربان کەی لەوانێت چارەی کتێبەکان پێ نەخوێنێتەوە یعنی پێ دوایە هەندێک کتێب خوێندنەوەی کاتت دەکوژی بەڵێ کتێبێک کە دەزانی بەس چاوپێداخشانێک میشکلە نییە بزانی چی تێدا بەڵام کتێب هەیە کە نووسەرەکەی کەسێکی ناسراوە کەسێکی بەتوانایە بەوەی دەزانی یان بە خۆت بەرهەمدارە شتێکی بەسوودا لە بواری دینە بەرەو ئەخلاقەشی بەرزە دەبا بەڕەو ڕۆشتێکی چاکە دەبا کاریگەری لەسەر دەبی بەرەو ئیجابی نەک بەرەو سلبی ئەو نوع کتابی بخوێنەوە بەڵام واژ خەڵکێکیش بە ناوی خوێندنەوەی دەبی ئاگای لێبی قورئان لەبیر نەکات کە زۆرمان بەڕاستی ئەو خەلەلەمان هەیە لە خوێندنەوەی قورئان لە خوێندنەوەی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم تێگەیشتن لە حەدیث لە تەفسیر ئەو وەکو پلەبەندی بۆ منە یەکەم خوێنەر دەبێت خوێنەری قورئان بێ بەڵێ تا شارەزە هەموو فەرمایشتەکانیش بێت دواتریش تا بتوانێت ئەو کتابانەی کە دەخوێنیتەوە هێندێک کتاب هەیە لەوانەیە بەلا ڕێداد باتن ئەگەر تو زانارێک لە شەرعەکەی خوا نەبی احتیمالە زەرێری تێ بکەیت بەڵێ تەنیا بۆ وەڵام دانەوە خەیری نییە ینی ئەتیادیە دەزانی بیرێکی چەپە بیرێکی خراپە خەڵک بەلا دەبا لە کاتێک ئەو کەسە دەبێ بۆن منە شارەزایشی باشی هەبێ کە بە ئاسانی نەڕوخێ بەڵێ چەکێکی بەدەستەوە بێ بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەو شتانە بیتەوە کە بەرەو خراپەی دەبن بەڵام کات کوشتن مە بەسمە ینی هەموو زەریدێشی بخوێنەوە هەموو هەواڵەشی بخوێنەوە هەموو کتێبێکی بخوێنەوە کەم هیوا هەیە دەچی دیان کتابی فەلسەفەی دەخوێنیتەوە هەر کەسی جارانیشە ینی بەڕاستی سوودێکی لێ نابینی ئەو کات کوشتنە گرنگی بۆ شتێدا زیاتر لە خوا نزیک بخاتەوە ینی هەروەها داوی علومی ئالەش لەبیر نەکرێ نەحو سەرف و ئەوانەش زۆر مامۆستا و خەڵکێ بەڕاستی لەو بارژەوە مقەسیرە خی گەورە لە هەموو لایشی قبول کات مامۆستا عەزیزمەندای دەست و چاوت خۆش دواوتەی جەنابەت سەبارەت بە خوێندنەوە پێمان بڵێ و بە ئێمەنان شووە ئامادەبان و بینەرانی ئەز و خۆشەویستی سوپاس دەکەین جزاکەڵڵاو خێر وەڵای ڕووم لە خۆم و لە هەموو برا و خوشکێکە کە ئینشاءڵڵا بواری ینی خوێندن فراوان کەین خوێندنەوە
زیاتر بخوێنەوە تەقسیراتمان هەبووە کاتێکی بۆ دانێن کات بۆ خوێندەوە دامدرێت هەرچەند بەخۆم گریم لە خۆشم هەیە خوێندنەوەم کەمە گریم لە خۆشم هەیە بەڵام دەکرێت لە 24 سعاتی لانی کەم سعاتێک نیو سعاتێک هەر لە خوێندنەوەی دابدرێت دەست چاوت خۆشخوا بەرەکەت زیاتر بخاتە تەمەنتەوە بۆی کە بتوانین بەرهەمی چاکتر و باشتریشمان پێشکەشکە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد شێخ عەبدوڵڵا وەرتی نووسەر و وەرجێڕ خی گەورە زای نەویشتام داتەوە خی گەورە پاداشەمە لای بداتەوە پالیمان قبوڵکە یا ڕەبی بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لام دیمانە تایبەتە لە خزمەتی ئەوەی عەزیز و خۆشەویست بوون لە پیشانگای کتێبی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە لە خزمەتی نووسەر و وەرجێڕ ڕێزار جەنابی مامۆستا ئەحمەد شێخ عەبدوڵڵا وەرتی تا بێگەشتنەوە بەخوای گەورەتان ئەسپێرم خوداتان لەگەڵ